ئەشکەوتی بێڵ لە ئیسرائیل. ئەمەی دەبینن ئەشکەوتی بێڵە لە باکووری ئیسرائیل کە یەکێکە لەو ئەشکەوتانەی کە مرۆڤی دێرین تێیدا ژیاون. ئەشکەوتەکە لەلایەن ڕێکخراوی یونسکۆ بە یەکێک لە کۆنترین ئەشکەوتەکانی جیهان ناسرێنرا کە لەلایەن مرۆڤەوە دروست کرابێت بۆ ژیانکردن تێیدا. دەمانەوێت شتێکی زۆر جیاواز لەم ئەشکەوتەدا دروست بکەین بۆ ئەوەی هیوایەک بە خەڵک ببەخشین لەم کاتەدا. هیوامان بەخشینی خەونێکە کە کاتە دژوارەکان کۆتاییان پێدێت و بە خۆشەویستی یەکتر شاد دەبینەوە. دانبارنی و تیمەکەی هەستاون بە گۆڕینی ئەشکەوتەکە بۆ مۆزەخانەیەک. ڕۆژانە سەدان کەس سەردانی ئەشکەوتەکە دەکەن بۆ بینینی بەرهەمە ناوازەکان کە تێیدا نمایش کراون. We have here many kinds of human-made caves. لێرەدا ئەشکەوتی زۆرمان هەن کە لەلایەن مرۆڤەوە دروستکراون. ئەم شوێنەی لێی وەستاوین ناوەڕاستی ئەشکەوتی بێڵە. شێوازی جیاوازی هەیە و جیاواز دەردەکەون لە یەکتر. ئەمەیان لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە وەکو شوێنێکی جیهانی ناسێنراوە. دانا دەڵێت ئەم ئەشکەوتە بۆ ماوەی 20 ساڵ داخرا بوو. پێکەوە لەگەڵ تیمەکەمان بڕیارماندا کارێکی جیاواز بکەین تاکو خەڵک لە کاتی کۆڕۆنا و بێزاری ماڵەوە دەربێنین و هەندێک چێژ لە مۆزەخانەکە ببینن. لە ساڵی 2014دا ڕێکخراوی یونسکۆ ئەم ئەشکەوتەی وەکو یەکێک لە کۆنترین ئەشکەوتەکان کە مرۆڤ تێیدا ژیابن دەستنیشان کرد. ئەشکەوتەکە دەکەوێتە باکووری ئورشەلیمەوە کە لە کۆندا لە نێوان میسۆپۆتامیا و میسردا ناسێنراوە.